ڕێکەوتنی پێشنیارکراوی سێقۆڵی بۆ هەناردەکردنەوەی نەوت لە سەدا 75 نەوتی هەرێم دەکاتە پشتی سۆمۆ، لە بەرامبەردا کەمتر لە سەدا 20 بۆ کۆمپانیاکان و لە سەدا 4 بۆ 5 بۆ خەرجی گواستنەوە. لە کاتێکدا چاوەڕوان دەکرێت بڕی بەکارهێنانی ناوخۆیی لە کێڵگەی خوڕمەڵا دابین بکرێت. ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ڕۆژی 16 ئەیلول پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی تاوتوێ کرد و بە شێوەیەکی سەرەتایی ڕێکەوتنی سێقۆڵی لەو بارەیەوە پەسەند کرد. بابەتی نەوت بۆ خۆتان نەزان کە ئەنجومەنی وەزیران پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەتی هەرێم ڕاگەیان لە 48 کاتژمێری داهاتوودا پرسی هەناردەکردنەوەی نەوت چارەسەر دەکرێت. کۆمپانیاکانیش ڕازی بوون بە پێی یاساکانی عێراق مامەڵایان لەگەڵ بکرێت. لە کاتێکدا پێشتر داوایان دەکرد بە پێی یاسابیانیەکان مامەڵایان لەگەڵدا بکرێت. هەروەها بە پێویستی دەزانێت لەگەڵ ڕادەستکردنەوەی نەوت موچەی مانگی حوت و مانگەکانی دواترین موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت. بە پێی ڕەشنووسی ڕێکەوتنەکە بە شێوەیەکی کاتی و بۆ ماوەی 2 مانگ لە دوای دەستپێکردنەوەی هەناردەینەوتەوە کار بە 16 دلار دەکرێت وەک تێچووی بەرهەمهێنان و گواستنەوە. ئەو بڕەنەوتێکە تا ئێستا هەرارە تەسلیم بە حکوومەتی عێراق کرێت. یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە بواری وزا بە سبەی ڕاگەیان گواستنەوەی هێڵی بۆریەکان لەلایەن کۆمپانیاکانی تایبەتەوە بەڕێوە دەبدرێت چ لە هەرێم یان لە تورکیا، واتە تێچووی گواستنەوە کە بە شێوەیەکی گشتی لە نێوان 3 بۆ 5 دلاردایە لەو 16 دلارە دەردەکرێت و دەدرێت بە کۆمپانیا تایبەتەکان. هەموو کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان یەک جۆر گرێبەستیان هەیە کە جۆری هاوبەشە، جگە لە خوڕمەڵا کە گرێبەستی خزمەتگوزاریە و هاوشێوەی عێراقە و تێچۆکەی بەراورد بە کێڵگەکانی تر زۆر کەمترە. پێشبینی دەکرێت ئەو بڕی بۆ بەکارهێنانی ناوخۆیی دیاری دەکرێت لە کێڵگەی خوڕمەڵەوە بێت چونکە تێچۆکەی لەسەر حکوومەت کەم دەکەوێت. بە وتەی یادگار سدیق بەم نرخەی ئێستا و بۆ بڕی ئێستا بەرهەم دەهێنرێت نزیکەی 54 بۆ 55 هزار بەرمیل بۆ خەرجی گواستنەوە و کۆمپانیا نەوتیەکان دەڕوات. 160 بۆ 161 هزار بەرمیلی سۆمۆ بە نرخی جیهانی دەیفرۆشێت و بە شێوەیەکی گشتی بۆ نرخی ئێستا سۆمۆ نەوتی پێدەفرۆشێت کەمتر لە سەدا 20 نەوت بۆ کۆمپانیاکان دەبێت، لە سەدا 4 بۆ 5 بۆ خەرجی گواستنەوە دەبێت و 75 لە سەدیش بۆ سۆمۆ دەبێت. پێشی وایە ئەگەر دوای دیاریکردنی تێچووی ڕاستەقینە عێراق پابند بێت بە خەرجکردنی ئەوە کۆمپانیاکان بە پلە یەک براوە دەبن و شایستەکانیان زیاد و مسۆگەر دەبێت. جۆرێکیشە لە دانان بە گرێبەستەکانیاندا. بەغداد لە ڕووی داراییەوە زۆر سوودمەند نابێت، بەڵام لە ڕووی کۆنتترۆلی فرۆش و بازاڕی نەوتەوە سوودمەند دەبێت. هەروەها هەرێم کێشەی موچە لە سەرشانی لا دەچێت و ئیدارەی گەڵگەکانیشی لە دەستدا دەمێنێتەوە. لەگەڵەوەی عێراق و هەرێم هیوایان لەسەر واژۆی کۆتایی لەسەر ئەو ڕێکەوتنە هەڵچنیوە، هێشتا دیار نییە قەرزی کۆمپانیەکانی نەوت کە زیاترە لە 900 میلیۆن دلار کێ دەیداتەوە، هەولێر یان بەغداد. سەرچاوەیەکی ئاگادار لە وەزارەتی نەوتی عێراق بۆ سبەی ئاماژەی بەوە کرد پرۆسەکە ئاڵۆزە و ڕێکەوتنی لەو شێوەیە ئەگەرچی هێشتا پەسەند نەکراوە واژۆش بکرێت تەنها تا کۆتایی ئەم ساڵ دەڕوات و پێویستە دواتر ڕێکەوتنی نوێ بکرێت. جەختیشی کردەوەلەوەی سۆمۆ هەموو ئامادەکاریەکانی بۆ وەرگرتنی نەوتی هەرێم تەواو کردووە و لە سنووری زاخۆ تیمی تایبەتی هەیە بۆ وەرگرتنی نەوت و ڕەوانەکردنی بۆ بەندەری جیهان.